سەرڕای ئەوەی وەزارەتی خوێندنی باڵا بڕیاریدا 16,000 کورسی خوێندن بۆ ئەمساڵ لە زانکۆ و پەیمانگاکاندا زیاد بکات، بەڵام جارێکی دیکە خۆپشاندانی قوتابیان لەژی سیستەمی وەرگرتنیان لە زانکۆ و پەیمانگا حکومیەکاندا دەستی پێکردەوە. قوتابیان بۆ جاری دووەم لە بەردەم زانکۆی سلێمانیدا گرت بوونەوە و ئاماژەیان بۆوە کرد بڕیارەکانی وەزارەتی خوێندنی باڵا بۆ وەرگرتنی قوتابیان نادروستە. لە بەیاننامەیەکیشدا داوا دەکەن سیستەمی وەرگرتنی قوتابیان بە تەواوی هەڵبوەشێتەوە. ئێمە داواکارین لە خوێندنی باڵا ئەم بڕیاری کە یەتی سەقەتە لە بەرژەوەندی خوێندکارانان نییە. بڕیاری هەفتە بەسی بۆچی دەریگرت؟ بۆچی دوای خولی یەکەم ئەم بڕیاری دەرکرد بۆ پێش ئەوە بە ئێمەی نەوت ئەم بڕیارە سەقەتە هیچ قوتابیە لەم بڕیارەیە حەزی لەم بڕیارە نییە، پێی خۆش نییە، ئەم بڕیاری پێ باش نییە، لە بەرژەوەندی قوتابیانە نییە ئەم بڕیارە. زۆر لەسەر جەم خوێندکارەکان بە تایبەتی خوێندکارانی خولی دووەم جیاوازیەکی زۆر هەیە. داوا لە وەزارەتی خوێندنی باڵاکەین بە زووترین کات پێشەوەی بەیانی زانکۆلای کارە بکاتەوە ئەم سیستەمە لابەرێ جیاوازی یەکەم کاتەوە بۆ دوو خاڵ. سەرجەم شارەکان ئەم داواکاریانیان هەیە وە پێویستیشە گوێمان لێگیرێ ئەم شوێنە چۆن لاکەین دەبێت ماف بۆ خوێندکار بگەڕێتەوە ئەبێ شکۆ بە خوێندکار بگەڕێتەوەوانێ. من نمرەکەم هەفتەیە هەمان نمرەی من بە دەوری یەکەم لە شوێنە وەرگیراوەکە بە پارالێلش من لەو بەشە وەرناگیرم، یعنی جیاوازێکی زۆرەیە بەڕاستی تەلەبە هیچیشی بەم بڕیارە رازی نییە. قوتابیان دەڵێن جیاوازیەکی نادات پەروەرانە لە نێوان دەرچوانی خولی یەکەم و دووەمدا دروست کراوە. بۆ نمونە ئەگەر خوێندکارێک بێوێت لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی بەشی زانست لە زانکۆی دۆکدا بخوێنێت، ئەوە پێویستە ئەو خوێندکارە لە خولی یەکەمدا کۆنمرەکەی 68.2 کەمتر نەبێت، بەڵام ئەگەر خوێندکارێکی دیکە لە خولی دووەمدا دەرچوو بێت بۆ هەمان بەش پێویستە کۆنمرەکەی لە 80.48 کەمتر نەبێت. ئەوەش ناڕزایەکی توندی لە نێوان قوتابیاندا لێکەوتوێتەوە. من 68 نمەیە خولی دووەم، ئەڵێ 68 سەدا سیمان پێداوە، سەدا هەفتا بۆ خولی یەکەم، بۆش خولی دووەم بەشەر نین، خولی دووەم چینەیە تووشی کارە سات بووە، هەیە بۆی نەکراوە. ئەمە خوێندنی باڵا ئەو ناوە گەورەی هیچی لاک بەیانە، خوێندنی باڵا بوو ناوە گەورە هیچی لاک بەیانە. ئەگەر لاک بێ بێم سیستەمی هەڵوەشێنێتەوە خولی یەکەم و دووەم بێ سێ نمرەی جیاوازی فەرق بێ. طبعا لەبەر ئەوەی کە ئەم بڕیارێکە ئەم ساڵ دەرچووە بەس لەبەر ئەوەیە کە ئێمە بڕۆین ئەهلی و ئەو باشێکی ساتوە پارالل بۆ ئەوەی ئەو پارە بۆ حکومەت بگەڕێتەوانە. ئەم بڕیارە ئەم ساڵ تەنها ئەم ساڵ دەرکراوە، ئەوە کاریگەری لەسەر هەموو تەلەبەکان هەیە. ئێمە داواکاریمان لە هەموو خوێندکاران هەیە لە ماڵۆدانە نیشن بێنە سەر جادا داوای مافی خۆتان بکەن. ئێستا بەس بەناو ئەوەیە کە بچی بۆ ئەهلی هەر ئەوەیە هیچی دەر بۆ ئەوەی دوو مەسوولی ئالەویرا دوو مەسوول ئیسفادەی لێگا دووتەوە هیچی دەر هەر ئەوەیە. ناڕزایی خۆپشاندانی قوتابیان لە دژی وەزارەتی خوێندنی باڵا لە کاتێکدایە کە لە کۆی 54,000 قوتابی تەنها 28,000 قوتابی لە زانکۆ و پەیمانگاکاندا وەرگیراون بەهۆی جیاوازیکردن لە کۆنمرەی دەرچوانی خولی یەکەم و دووەمیشدا. بە هەزاران قوتابی مافی خوێندنیان لەدەستداوە و بە هەزارانی دیکەش لە بەشە نزمەکاندا ناویان هاتووەتەوە، چونکە بەپێی بڕیارە نوێیەکەی وەزارەتی خوێندنی باڵا لە سەدا هەفتای قوتابیانی دەرچووی خولی یەکەم مافی خوێندنیان پێدراوە، لە بەرامبەریشدا تەنها لە سەدا 30 دەرچوانی خولی دووەم مافی خوێندنیان بۆ دەستەبەر کراوە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.